یەکێک لەو زیانانەی کە بەهۆی پلەکانی گەرمایەوەیە کاریگەری زۆری لەسەر ئۆتۆمبیلەکانی هەر یەکێکمان هەیە. ڕەنگە لە هەرێمی کوردستان جیاواز بێ، چونکە بەشێک لە شۆفێران باز لەوە دەکەن کە کوالەتی بنزین یاخود ئەو پارچە و یەدەگانی کە لە دەرەوە دەن کاریگەری ڕئیسیان هەیە لەسەر بەشێک لە سووتانی ئۆتۆمبیلەکان و بەشێکیش لە تێکچوونی ئۆتۆمبیلەکان. لە هەرێمی کوردستاندا نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیل هەن کە ئاوردەکراوی وڵاتانی دراوسێ و ناوچەکان. جگەلەوە ڕۆژانە بە بڕی ملیۆنان دۆلار کەرەستە و پێداویستی لە دەرەوە هاوردە دەکرێت. ئایا کێشە و مشکیلەی سەرەکی ئۆتۆمبیلەکان چییە؟ چۆن دەتوانرێت ئەو کەرەستە و پێداویستیانی کە لە دەرەوەیە بە کوالەتی و کۆنتترۆلێکی باشدا بڕوان بۆ ئەوەی شۆفێران تووشی زەرەر و زیاندا نەبن؟ ئایا بەرزی پلەکانی گەرما تا چەند کاریگەری هەیە لەسەر ئۆتۆمبیلەکان؟ لا بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. زەوی لە ساڵی 2023دا گەرمیەکی ترسناکی بەخۆیەوە بینی بە شێوەیەک بەرزترین پلەکانی گەرمی لە مێژووی خۆیدا تۆمار کرد. هەموو ئەوەش بەهۆی دیاردەی کەشوهەوای ئیلنینۆ بوو. بەرزبوونەوەی پلەکانی گەرما جۆرەها کێشەی دروست دەکات. یەکێک لەو کێشانای ساڵانە تووشی شۆفێران دەبێتەوە لە هەرێمی کوردستان، ئەویش سووتانی ئۆتۆمبیلەکانیانە و لە ناوەندی شەقامەکاندا. شۆفێران بەم شێوەیە باز لە هۆکارە سەرەکیەکانی سووتانی ئۆتۆمبیل دەکەن لە هەرێمی کوردستاندا. کە دەینە سناعی بە زۆر بیت هەرە زۆریەی فیتپەمە نۆزلە کوالیتی بنزینمان خراپە لەو پەڕی خراپیە. حکوومەت چارەسەر لەو کوالیتیدا بنێ لە بنزینی لە موادەکان ئەو موادانەی داخلی کوردستان دەبی بە پێی کوالیت داخل نابی بە هیچ نوعک. ئەگە بە پێی کوالیت داخل ببی وەلەو خەڵکەی ناکرێت ئەو هەمووی دەکەیتە سەر ملی فەقیر و هەژار و کەم دەرامەت و ئەوانە و ئەو تشتانە. لەو کاتێککە بنزینەکەم تێکرد هەر نزیکی کیلۆمەترێک بەڕێ نەکەتم، دەستی بە نەتر و ئەو شێوازانە کرد. ناچار سیارەکەم ڕاگرت و تا بەیانی خۆم هاتم بۆ سناعە. ئێستاژەوە دەبینن وا لە سناعینەوە سەرەتا دەبی گرەی خۆمان ئاراستەی پارێزگاری هەولێر بکەین، کە ڕۆژانە وتار دەدا دەڵێ ئێمە سزاماندا و بنزیخانەیە، بەڵام هیچ بنزیخانێک بە لافیتە سزا نەدراوە، تەنها بەس بە نووسین. تۆ ئەگە بتەوێت یەکێک سزا بدەی با خەڵکەکەی بیبینی و بیجارێکی تکابرە دووبارە نکاتەوە. تۆ من سزا دەدەی بەس بەناو گۆڕانکاری نییە بەسەر شێوازەکەی، هەمان ئەو بنزیخانەیە بۆ بەیانی دەیکاتەوە. ئەوە ناکە سزا. سزا ئەوەیە تۆ لەبەر چاوی خەڵکەکەی لافتێکی لێ بدەی ئەو بنزیخانەیە بەهۆی سەرپێچی کوالێتی بنزینی خراپی فرۆشتووە سزامان داوە بۆ ماوەی ئەوەندە ڕۆژە لەگە سزای پارەی، کە ئەوڕۆ سزای پارەی پابندە بە ڕاستەڕەوی یاساکان. بەڕاستی زۆر شوێن گەڕاوم دوو جۆر هەیە باش و خراپ، کوالێتی نزم و کوالێتی بەرز. ئەوەی کە کوالێتی نزمە بەسێ بۆ کڕین و فرۆشتنی سیارەکەیت یان لەبەر کەمی کەم دەرامەتەوەش کە دوو جار زەرەر دەکات. جار یەکەمی زەرەر دەکات بە ماوەچ کاتی دەستۆی دووبارە دەبێ بیگۆڕێتەوە. جار دومیش لەوانەیە خوا نەخواستا کارە ساتێک بقەمی بۆ نمونە سارەستانە، بۆ نمونە تاوانەوەی ئایپادەکەی لە گەرمان. بەڵام کوالێتە باشەکە دوو جار قانزا زێک جارێک لەبەر ئەوەی کە کوالێتەکەی باشە بۆ نمونە لە ئایپادەکەی سورعاتی و کامیرەکەی ئەوانەی مەزبوطە. جار دومیشی بۆ سەلامەتی خۆت و ماڵ و منداڵت. زایدەن ئەو شوێنانەی کە بۆ تیجارەتی پێوەکەن بازرگانەکان، ینی دەبی زەمیری خۆیان مرتاحکە، چونکە ئێمە لە وڵاتێکین 93% موسڵمانە. ئەگەر هەر موسڵمانەتی ئەو بێ کوالێتەکی نزم بینی و بە گرامی فرۆشەوە مسلمانەتەکەمان لە چی و دین و نێژەکەمان لێت. بەکارهێنانی پارچەی ئۆتۆمبیلی کوالەتی خراپ یاخود لاساییکراوەی پارچەی ئۆرجیناڵ زیانی گەورەی بە ئۆتۆمبیل دەگەێنێت. بۆ نمونە بەکارهێنانی فلتەری بنزینی عادی دەبێتە هۆی چوونی خۆڵ و خاشاک بۆ فیول پەمپ و پاشان گەیشتنی بە مەکینەی ئۆتۆمبیلەکە. ئەمەش کاریگەری خراپی دەبێت لەسەر جوڵە و هێزی مەکینەکە. لەلایەکی دیکەشەوە بوونی بنزینی کوالەتی نزم لە هەرێمی کوردستاندا یەکێکە لە هۆکارەکان بۆ سووتانی ئۆتۆمبیل. زۆر جار لە وەرزی هاوینە دەبینی بۆی بەرزی پلەکانی گەرماوە، دەبینین سیارێکی زۆر ئۆتۆمبیلێکی زۆر دەسووتێن، ئانی هۆکارە سەرکێش دەڵێن فیول پەمپە، لە نێو هەمیشانە دەڵێن ئەو بنزینەکە خراپە. ئایا هۆکاری سەرەکی سووتانی ئۆتۆمبیلێک تەنها بنزینەکەیەتی؟ هۆکاری سەرەکی بەخۆی
ڕاستە بنزینەکە خراپە بەس فیلپەمبەکەش دەوری ڕئیسی هەیە فیلپەمبەکە دەوری ڕئیسی کوی هەیە یعنی دەستکاری کردن فیلپەم ئەنواعش هەیە فیلپەم کوارێتی هەیە نزمە هەشە کوارێتی بەرزە کابرا لێرەکە دێتەکەنە من دەم کاکە جۆرەها فیلپەممان هەیە ئەوە بۆندێ ئەو بۆندەیە یان جاروێ دەرکاکە قڵەچ عادیم لۆ تێ بێخە قڵەچ عادی تێخست غەی ناکە جاروەشە دێتن قاعدەی تەواو نییە ئێستاوە دیوە ئەوە واری دەرکردووە لێرەش هەروە تر بێتەوە قاعدەکە شکاوە بەلعین قەترە چای کردووە جیاوازیەک چێ لەناو فیلپەمپێکی چۆن لەی کوالەتی بەرز و کوالەتی نزم ینی بەرگەی چەند دەگرن یان چەند مانگ بەرگاگرێت ساڵ بەرگە دەگرێت بیلادی ئارمێچەی سفرە بیلادەکە ئەرمێچە ئەوە سفر ئارمێچەکەی تو جارێکە دێتن ئارمێچەی فافۆنە فافۆنە و بارشی بەقوەتە بارشی بەقوەتە لە هەموو سیارەشش نابێتن بار بەقوەت بەس هەرچی بیلادەکەیە بیلادەکە ڕاستە احتمالە لەو بنزینە زۆر تەحمل نەکاتن زووتر بسووتێتن بەس تو جارێکە مقاومەی زیاترە بەس چیە زەڕی هەیە زەڕی هەیە کە زەڕی هەبوو فیشەی دەتایەنەوە زۆر جارێک کابرا ئەو فیشەی تاوایتەوە دەرێدا هیچ مشکلەی نییە بەس فیشەکەی دەگۆڕێتن باشەوە سا دیار بە پێی ستاندار ینی دەبێت فیلپەم بێت چەند بەرگە بگرێت بۆ ماوەی چەنە فیتۆم بەرگە دەگرێت حەسەب بنزینیشە بنزین باش بێتن فیتۆم سوستانە ئێستامە لێرە بەکاردێنەی بالە بەکاردێن بالا نمونە ئیڤیترا مۆدیل نۆهاتە 33 ساڵ پێشدەستایە ئێستامە لێرە بەکاردێنەوە هی ئەوروپی چیە بنزینیان باشەوەجە بنزینەکەت باش بیت هیچ بەرگە دەگریت هۆکارەکانی سووتانی فیلپامپ خراپی کوالەتی فیلپامپ خراپی کوالەتی بنزین و بوونی پیسی خڵتا واتە هەر کات کوالەتی بنزین نزم بێ و مادەی ڕەساس زۆر بێت دەبێتە هۆی ئەوەی فیلپەمپەکە زۆر گەرم بێت ئیشپێکردنی ئۆتۆمبیل بۆ ماوەیەکی زۆر لە وەرزی گەرمادا کەمبوونەوەی ئاستی بنزین لە ناو تەنکیدا چونکە بنزین دەبێتە هۆی ساردکردنەوەی فیلپامپ گیرانی بۆری گواستنەوە یان فلتەری بنزین بەهۆی پیسی و خڵتەی ناو بنزینەوە فیلپەمپی ئۆتۆمبیلەکان لە ناکاو گڕناگرن بەڵکو و کۆمەڵێک نیشانە هەن لە ئۆتۆمبیلەکان بەدەردەکەوێت کە پێویستە شۆفێران ئاگادار بن و هەرزوو هەوڵی چارەسەرکردنی بدەن پێش ئەوەی ئۆتۆمبیلەکانیان بسووتێن. وەکو وەستایەک لە بابەتی وایەرمەنی ئۆتۆمبیلا کار دەکەن بەرزی پلەکانی گەرمە کاریگەری دەکات دەڵێن هەندێک پارچە هەیە دەتوێنێتەوە شتی وا هەیە کامانە تەسیراتی زۆر هەیە لەسەر کارەبایات خاستەن لە ناوەوەی مەچینەی لە ناوەوەی مەچینەی سەرە فیشەکان زۆر زاروێ گەرم دەبی وایەرەکان دەتاوێتەوە دەستێ لێ دەبی سایق ئاگادار بی زار بەزار تەمەشای بۆنی سیارەکەی بکاتەوە تەمەشاکەوە لایەنی کە مانجێ جارەچیش بی عینەن لایتەکان زۆر زاروێ گلۆپەکانی دەستێنی لە گەرمایە فیشەی لایتەکان دەتاوێتەوە ئەوزا هەیە نازانی مەسەلەن دەرێک لایتەکەم زعیفە دەرێک گلۆپی زیادم لە بۆ بەستە مەسەلەن بەخۆی 55 وات شەریکە دروستکردە دەرێ سەتم لۆ تێبێخە کە سەتی دەبەستی زیاتر وایەرەکان گەرم دەکاو دەتاوێتەوە ئەوە نابتە چارە سەرێک لە بۆوی باشە ینی شۆفێرێک چۆن چێکینی سیارەکەی بخاتەوە چۆن پشکنی بۆ تەوەکە چۆن بزانێت مەسەلەن لایانی کەم دەتانی مانجێ جارێک بەخۆی لە مارە بۆینتەکەی بکاتەوە تەمەشایچ بکە یان دەتانی دوو مانگ جارێکەکە کێشەشی نەبی و هەبینتەکەن وەستایکی وچکن وەستایکیمە تەمەشا کاتن عینە تەمەشای فیشەکان کات تەمەشای کارەباتەکان کە ناو مەچینەی تەمەشای فیشەکانی بنگێڕیکە لە بۆ سەلامەتی خۆی پلەکانی گەرمە زیاتر تەسیرەکاتە چ ئەم بەشانەی ئۆتۆمبیل زیاتر لەسەر تۆڕی کارەبایی تەسیر دەکات تۆڕی کارەبایی و فیتپەمپ زیاتر تێک دەسی بە گەرمایە لە تەبریدیش عینەن کێشەی دروست دەکات کۆ لێسەری تەبریدی ئەزیەتی دەخوا دەستێنی بەکارهێنانی مەسەلەن پێداویستیەک پارچێکی ئۆتۆمبیل کاندە جار کوالەتی نزمە یا عادی پێ دەڵێن ئەمە چەنە تاسیری دەبێت بەخۆمان ئەمە لێرکوانە هەتا شتی لەنگەی هەبی لەنگەی ئەوروپی دەبەستین سینەکە هەیە لە بازاڕی باش و خراپی هەیە بەس زۆر زوارە شتەشی باش دێتن عینە خراپی لەسەر دروست دەکرێت لەزگەی ئەو باشەی لێ دەدەن لۆی ئەمە لێمان تێک دەچی نازانین چ باشە چ خراپە بەس دەنگەکە کێشەی نییە باش ئەمە لە ڕووی ئابوووریەوە زەرەری نییە مەسەلەن تۆ هەر ئەشیا دێنیتە وڵاتەکەتەوە بە هەرزان و هیچ ئیسفادەشی نییە بە دیکو تاسیری نییە بەڕێوە لە کابرا ئەو پارەی پێدەدا ئیسفادەی لێ ناکە پاشان دەهێقی وەستای دەگری وە دەزانێت و ئیشی باش لۆ نەکردێ نازانێت ئەو پارچەی کڕێتی کەلچی نەبووە مەزبوط نییە ئەم ساڵ پلەکانی گەرما بەرز بۆ تۆ جیاوازە لە ساڵانی ڕابردووە
دەبینین لە ئیشەکەی خۆتانەوە پێوەی دیارە کە زۆرترین ئۆتۆمبیل هاتوێتە لای ئێوە ئەوساڵ بەخۆی هەموو هاوینان هەرگەرمە هاوین لە هاوین ئەمە دەستان دێتەوە سەرێ وە دەزانین گەرم نییە بەس هەموو هاوینە گەرمە گەرماش تەسیراتی زۆرە لەسەر باشە شکستی سیارە تۆتت بەشێکی پەیوەندی هەیە بە فیلپەمپەوە فیلپەمپ چ ڕەبتێکی هەیە بە کارەبایەتی پێشی سیارەکە کارەبایەتی پێش سیارەکە ڕەبتی پێدەوە نیە بەس بە ڕەبتی بە فیزەکەی وەیە فیزی خۆی دەستێنی یان کە تاوتەکەی دەستێنی جێ قاعدە فیز و شتەکەی دەستێنی وارەکان گەرم دەبی و تێکی دەدا چ ڕێنماییەکەت هەیە بۆ شۆفێران بەخۆی ڕێنماییەکە چیە جار بەجارەوە تەماشای ناو سیارەکەی بکەن بۆنیتی بکەنەوە ئەگە نابینەکەن وەستای تەماشا بن سیارەی بکەنەوە ناو بۆنیتی تەماشاکەینەوە چێکەشی وارەکان بکەینەوە نیشانەکانی لاوازبوونی لە کارکەوتنی فیلپامپ هەبوونی لەرزین لە حاڵەتی وەستان و سلۆریدا گران هەڵبوونی بزوێنەری ئۆتۆمبیل کەمبوونەوەی کێشی ئۆتۆمبیل و دابەزینی ئاستی توانای بزوێنەر بڕینی ئۆتۆمبیل لە کاتی ڕۆشتندا لە ناکە وەستان و کوژانەوەی بزوێنەری ئۆتۆمبیل ئۆتۆمبیلێکی زۆر دەبینین تووشی کێشە بوون لە ناو سناعەیە هەندێکیان دەبینین دەسووتێن بەشێکی لە هۆکارەکەی دەڵێن ئەو کەلوپەل و پێداویستیانەی ئۆتۆمبیلە کە هاوردەی هەرێمی کورسان دەکرێت دەفرۆشن ئێوە فرۆشیاری ئەم پارچانی ئۆتۆمبیلن بۆچی ئەوەندە شتی خراپ دێنە بازاڕەکانەوە بزانی زۆربەی ستانەکان زۆربەی هەرە زۆریەوانەی دەستێن سیارەکان کابرا چێکی ناکاتن فەحسی سۆندەی بنزین ناکە فەحسە چی بکە ئەو سیارە قەدیمانە سۆندەی بنزینیان هەمووی لەسەر مەچینەیە وش ئەو سیارە مدرنویانە نییە هەمووی دەستپیتی جوان بیتن و مەزبوط بیتن هێشتان تێک نەچووە کرابیتە تەرهیماتی سناعی خۆمان باشە ئەی کەرەستە و پارچە و یەدەگی کوالەتی نزم کە دەفرۆشن ئەمە چاچەند تەسیری هەیە ئەوەش دەگەڕێتەوە سەر زەختی خەڵکی خۆمان خەڵکی خۆمان ئەو زەختەمانی دەکە ئەو ئەشیا عالیە بێ ئەم ڕۆژانە کە لێرە ئەشیا دەفرۆشم یەک دەم بە خەڵکی بە کابرا دەرم کاکەوەر ئەوەی ببە کوالیتەکەی باشە عمری درێژترە لە باتی 3 پارەی سەرکەی 1 پارەی سەر دەکەی هەموو لۆشی دەکەمەوە تەرکیزی بەدەستە سعرەکەی چی هەرزانترە چی هەرزانتر دەفرۆشی ئەو کاتی عەفوەن ئەو تاجرێکە دەرەوەی وڵات ئەشیاکە دەینی ئەویش تاجرە و فکری هەیە دەزانیت زۆر سەرفە لەو بازاڕی مەجبورە بە زەختی خەڵکی مە بتیشتە بێکوالەتەکەی بینی باشە هەندێک جار دەڵێن بە کارتون و بە ڕازاندنەوە ئەشیای عادی دەفرۆشن دەڵێن ئەمەش ئەسلیە مەسەلەن تۆ کە ئەشیاکی پارچەیەکی ئۆتۆمبیلی ئەسلی دەفرۆشی چی زەمان دەکەی زەمانەت نییە حتا لە شەریکەش زەمانەتی مدت ناداتێ زەمانەت نییە مەسەلەن ئەگەر لە بەنجە زەمانەت ناداتێ مەسەلەن ئەگەر سیکەی هات خڕێ هات چکیمەوەش دەگەڕێتەوە سەر ئەفلەنجەکە خواردبی پێویستە ڕاست بکرێتەوە پلاک زەمان نادا شەریکە بنزینمان خراپە خراپترین کوالەتی بنزینی کوردستانە ئەی ئێستا چۆن شۆفێرێک بێت ینی بڕوا بکە بەوەی کە ئەمە ئەسلیە ئەمەش عادیە ئێوەڵەن هیچ زمانێک نییە بۆم کەرستان احتیادیە پێی دەرین ئەوەمان هەیە ئەو کوالێتەیە ئەومان هەیە ئەو کوالێتەیە ئەو سعرێ ئەو سعرەیە شوفێریشمان هەیە شتی باش دەبا تێدەگا دەزانی عمری درێژترە باشترە زەرری پێ ناگەینیتن شوفێریشمان هەیە بەس سعر جارە دەری لە کنەت و بە چەندیە کوالێت هیچ مشکلە نییە هیچ بەشێک لە هاوڵاتیان بە مەبەستی جوانکاری دەستکاری ئۆتۆمبیلەکانیان دەکەن و گۆڕانکاری لە هەندێک لە پارچەی ئۆتۆمبیلەکانیان دەکەن و هەندێک جار ئۆتۆمبیلی مۆدل کۆن نوێ دەکەنەوە هەندێک جاریش دەستکاری کارەبایەکانی دەکەن کە ئەما دەبێتە هۆی سووتان لە هەندێک حاڵەتە ئەویش بەهۆی نەزانین یاخود نەبوونی وەستای شارەزا لەو بوارەدا. ینی هەندێک شت دەبینین لە هەرێمی کوردستان دەستکاری دەکرێت ئۆتۆمبیلێک مۆدلی 2022 2023 دیزاینێکی جوانی بۆ کراوسەیرەکەین دەبینین ناو داشبۆرد دەگۆڕێت لایتی بۆ دادەنرێت ئەوە ئایپاتوشتی بۆ دادەرێمە هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە خەڵکەکە بۆ خۆی حەزی لەیە خەڵکەکە دەیەوێت شتەشی لەگەڵ سەردەمیانە بڕوە بۆ نمونە ئەیەوێت لەگەڵ ناو سیارەکەی مۆدیل 23 کڕیە ساڵی مۆدیلەکەی بەرزە ئەوێ لە دیار ڤیددیو دانیشە یوتیوبی ئیش پێ بکە یاخۆ GPS بەکاربێنی GPS بەڕاستی لە ئەو زروف و ئەو سەردەمەی کەواتێ دەژین تەکنۆلۆژیاسی سەردەمە پێویستە بەڵام ئەو سیاران زۆربەی سیارەکانی کەوا مۆدیل 2023 GPS لە عێراق ئیش ناکە یاخود لە بچی دەرەوەی وڵات ئیش دەکات بەڵام ئەو GPS ئەو شاشەی کەوا دەیبەستی کوالێتەکەی وایە هەموو GPS دا داوڵۆن دەکەی
ڤیددیۆی تێدا داوڵند دەکەی یوتیوبی تێدا ئیش دەکەی وەکو موبایلێک وای بەکاری دێنێ ناو سیارە بەڵام بوو لە وڵاتان وانی ینی هەر سیارە هەیە و خەڵک بەکاریشی دێنێ باڵێ لە زۆربەی وڵاتان هەیە ئێستا ئێمە شخصمان هەیە لە وڵاتان کەوا ئەمە بخۆمان بۆی دەنێرین بۆ نمونە ئێستا دوکانێکەیە لە وڵاتی سوید هەر دۆستی خۆمانە ئەمە لێرەوە موادەکەی لە بۆ ڕەوان دەکەین دەیبەستی ڕەواتەشی زۆریشی لەسەرە لە وڵاتی سوید لە وڵاتی هۆڵندا یەک لەو ڕۆژانە کابرا بە سیارەی خۆی لە وڵاتی هۆڵندا هاتەوە گوتی بە تایبەتی 150 لەوەی هاتیمە شاشە و کامیراکەی بۆ بەستم خەڵکی زیاتر ئەو شاشەیە بەکاردێنی ناگەڕێتەوە سەر ئەوەی کەوا بڵێ لە بۆ سەردەمیان بەکاڵدێنی زیاتر کامیرەکەی ئیش پێەیە کاتێک دیداتە بە کامیرەی نییە هەنێک سیارە هەیە ببێ مواسەفاتە خۆشەرنی هەموو سیارەکەی مۆدل 2023 فول مواسەفاتوی کامیرەی لەگەڵدا بێ نەخێت کامیرەی لەگەڵدا نیە هەیە زیاتر لە بۆ کامیرە بەکاردێنی زیاتر ئەو سیارە ئەو شفێرانێکەوە ئافرەتن زیاتر کامیرە بەکاردێنن کاتێک دیداتە بە پشتەوەی خۆی کامل دەبینێت زۆر باشم ئێستا هاتوینەتە دوکانێکی وەکەوەی بەڕێستان دەبینین بیستی جۆرتان هەیە ینی شۆفێرێکە دێتە ئەم پێشانگایانەوە سەری لێ تێک دەچێت نازانین کاماڵ بژێرە عادی ئۆسلی چیتان هەیە ئێوە عادی ئۆسلی ئەمە زیاتر لە 70 جۆر تایبەت بخۆمانەیە 70 جۆر لەوانەیە لە شوێنەچکە 10 جۆری لەوانێ شوێنێچکە 15 جۆریەبی بەڵام ئێمە 70 جۆرمان هەیە ئەمە دەگەڕێتەوە سەر شوفێرەکە بزانین چی لازمە هەیە دەرێ کابرا لەگەڵ ڕێزم لە بۆ معڕستی سیارەکەی دەفرۆشی دێ دەڵێ کاکە شاشە و کامیرەکەم لۆ بۆ ببەستن کەوا بەس بگاتە معڕست ڕای دەگری لە پاشان ئەو کابرایی کەوا دەیکڕی نازانی چ ڕوودەدا چی لۆ بۆ بەسترایە کابرا بە دڵەکی خۆشەوە سیارەی سفری کڕیەوە یاخۆ سیارەی مۆدل بەرزی کڕیە شاشە و کامیرای پێوەیە بەڵام لە هەما کاتدا کوالێتەکەی نزمە ئەوجا خەڵکێکش لەگەڵ ڕێزم هەیە دەڵێ وەڵاهی کوالەتی بەنزینەکەیە فیت پەمپەکەیە نازانم چێ نەخێر هەرێکەو لە شتی گەورە لە حتمما لە شتی بچوک ڕوودەدا ئەم جۆینەش کاریگەری هەیە لە سەر جۆینە دەکرێت ئایا کاتێک لە هەمان کات جۆین بکرێت دەبی لەحیم بکرێت وەبی ئەو جۆینە شەرارە دروست نەکە ئەو تێپی لێ دەدا تێپی لێ بەگەرمە ئەو تێپە لێکەڵ دەوەشێتەوە کە لێکەڵۆشاوە ئەو وارانە پێک دەکەوی کە پێکەوت حاڵەتی ئاگر دروست دەکات ئێستا دەڵێن هەر لەم شاشانە ئاڵەن هەیە بەرگەی 3 ساعت دەگرێ هەیە بەرگەی 2 ساعت دەگرێ بەڵێ هەیە لەگەڵ ڕێزم ئەڵێ کاکە شتەکەن لەوە بەستە هەر زامبی بۆ ئەم شتە عادێ دێننەوە دەگەڕێتەوە سەر لەگەڵ ڕێزم تیزا ئەوەکانی ئەوەی بازرگانەکان هەیە دەڵێ کاکە شتێکی وام لە بۆ دروست بکە بەرگەی کوالەتەکەی ئەوەن دەبی یعنی کوالەتەکەی لە قەدەر پارەکەی محدود دەکات دەرێ لەوەندە تێنەپەڕی هاوردەکردنی ئۆتۆمبیل بۆ هەرێمی کوردستان لە ماوەی هەژمانگی ئەم ساڵدا کانونی دووهەم 8293 ئۆتۆمبیل لە مانگی شۆبادا 5729 ئۆتۆمبیل لە مانگی ئاداردا 5077 ئۆتۆمبیل لە مانگی نیساندا 8935 ئۆتۆمبیل لە مانگی ئایاردا 11255 ئۆتۆمبیل لە مانگی حوزەیران 8881 ئۆتۆمبیل لە مانگی تەموزدا 14528 ئۆتۆمبیل لە مانگی ئابدا 2331 ئۆتۆمبیل کۆی گشتی ئۆتۆمبیلی هاوردەکراو لە ماوەی هەژمانگی ئەم ساڵدا 65029 ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان کراوە. هۆکارەکانی سوتانی ئۆتۆمبیل زۆرن بەڵام دیارترینیان بریتیا لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و خراپی کوالەتی بنزین و بوونی کێشە لە فیلپەمپ و دەستکاریکردنی ئۆتۆمبیل لە پەستان و خستنە سەر توانستی کارەبایی کە ئەمەش بە دانانی شاشەی ئایپات و دانانی بلاجۆکتۆروی بەهێز و دەستکاریکردنی وایری کارەبایی ئۆتۆمبیلە. دەبینین ژمارەی ئۆتۆمبیلەکان لەسەر شەقامەکاندا دەسووتێن بەشێکی دەڵێن هۆکارەکەی بنزینە بەشێکی دەڵێن ئەو پێداویستی دەگانەیە کە بۆ ئۆتۆمبیلەکان بەکارێن لە شۆفێرەکانەوە ئێوەوەی کە بەپێی کار و پیشەکەی جەنابتان بە دوواداچوونتان بۆ کردی هۆکاری سەرکەم هەموو سووتانی ئۆتۆمبیلە چییە؟ هەردوو هۆکاری تەواوە بەڵام هۆکاری سەرچەکەی بنزینە ئەگەر بنزین خراپ بوو ئەو کاتە ئەگەر ئۆتۆمبیلەکەش دەسووتێنێ بەڵام پەچی دەخات بەکەوتنی ئۆتۆمبیلەکە لە ئەنجامی خراپی بنزین چی ڕوودەدات فیلپەم دەسووتێ
زۆربەی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە کە ئۆتۆمبیل لە شەقامەکان سوتاون بەهۆی بنزینی خراپەوە لە کارکەوتنی فیول پەمپە کاتێک کە فیول پەمپەکان دەگۆڕدرێ فیول پەمپیش زۆری هەیە باش و خراپی ئێزگار زۆر هەیە ئەمە ڕۆلی سەرەکی دەبینی و هەروەها بەشێکی زۆری ئەو ئۆتۆمبیلانەی کە سوتاون لەسەر شەقامەکانە کاتی ئۆتۆمبیل پەچی دەکەێت و فیول پەمپ هەر لەم شوێنە فیول پەمپەکە دەگۆڕدرێ بەرزی پلەیگەرماش ڕۆلی سەرەکی دەبینی هەروەها کەس بەستنی فیول پەمپ لەلایەن کەسی نەشارەزا بە پلەی یەک ڕۆلی سەرەکی هەیە لە سوتانی ئۆتۆمۆبیلەکان. کاتێک کە بنزین خراپبووە ئەو شوفێرە بەکاری هێنا ئەگەر فیول پەمپەکەش نەسووتێت هۆکاری ترپەکەوتنی مەچینە و نۆزلەکان ڕوودەدات ئەو واشەرانی کە لە ناو مەچینە هەنا هەمووی بەهۆی ئەو بنزینەی خراپەی کە هەیە ڕێژەی غازی زۆرە هەمووی ئەو واشەرانە گەورە دەبوو لێچوونی بنزین ڕووی دەدا لە چەند ڕۆژی ڕابردوو دوو ئۆتۆمبیل لە یەک ڕۆژ تا هەردووچی بەهۆی لێچوونی بنزین بوو کە لە ناو مەچینەوە ڕوویدا بوو ئەمانە هەمووی هۆکارن وا دەکات کە ئۆتۆمبیلەکان زۆر بسووتێن و ڕێژەی سووتانی ئۆتۆمۆبیل لە سنووری پارێزگای ئێمە بەرز بێتەوە. ڕۆڵ و ڕێنمایی و بەرچاوڕوونی ئێوە چی بۆ شۆفێران بۆ لانی پەیوەندیدار؟ ئێمە بە بەردەوامی لە هەموو وەرزەکانی ساڵ وەکو وەرگری شارستانی بەپێی ئەو ئامارانەی کە لە ساڵانی ڕابردوو لەبەر دەستمان دەبێت چ ڕووداوێک زۆربی ڕێنمایی زیاتر پاڵەپەستۆ زیاتر لە دەستگاکانی ڕاگەاندن دەخینە سەر ئەم بابەتە. ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو ڕێنماییمان بۆ براشوفێران دەرکردووە بە بەردەوامی لە بنکە و لە هۆ بۆ بەشەکان کە ئاگداری خۆیان من وریابن لە بەکارهێنانی بنزینی خراپ بە تایبەت ئەو بنزینانەی کە لە هەندێک بنزینخانە هەن سعریان زۆر هەرزانە. ئەمە دڵنیا بە ئەو بنزینی کە سعری زۆر هەرزانبی ئەمە بنزینێکی زبرە و بە کەلک نایێت. بەڵام هاوڵاتیان کە بەکاری دێنین بە تایبەتی برایانی شوفێری تەکسی چونکە داهاتیان دیاریکراوە ناتوانێت ئەو بنزینێکی باش و گران لە ئۆتۆمبیلەکەی بۆیە زۆربەی ڕووداوەکان کە ڕوودەدات لەو ئۆتۆمبیلانن بەشێکیان تەکسین و بەشێکیانە ئۆتۆمبیلانەنە کە مۆدیلیان نزمە و مۆدیل بەرزەکانیش بە هەمان شێوە بەهۆی بنزین تووشی سووتان بوونە و لای ئێمەش تۆمار کراوە. بەڵام ئەوەی ڕێنمایی گرینگە بۆ ئێمە لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاتێک کە دەستگاکە کەشناسی ئاگداری بڵاو دەکەنەوە دەبێت برایانی شوفێر زۆر وریابن لە کاتی تێکردنی بنزین لە کاتە گەرمونی وەڕۆکان زۆر هەڵەیە و بە هەمان شێوە بسوڕانەوەی بە بەردەوام بە تایبەتی شوفێرانی برایانی شوفێری تەکسی کە لە کاتە نیوەڕۆکە هەوڵدن بە بەردەوامی خولانەوە لە ناو شاردا نەکەن باشترە لەو کاتە گەرمانە ئاگداری خۆیان بن و لە کاتی بوونی کێشە لە ئۆتۆمبیلەکانیان زوو سیانەی بکەن و ئاگداری بن و چاکردنەوەی بۆ بکەن بە پێچەوانەوە کارەساتی لێ دەکەوێتەوە و سووتانی ئۆتۆمبیلەکانیان ڕوودەدات. سووتانی ئۆتۆمبیل لە ماوەی 8 مانگدا لە 2023دا لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 176 ئۆتۆمبیل، لە پارێزگای سلەیمانی 115 ئۆتۆمبیل، لە پارێزگای دهۆک 13 ئۆتۆمبیل. کۆی گشتی ئۆتۆمبیلانەی لە ماوەی ئەم ساڵدا سوتاون 304 ئۆتۆمبیل بووە. تا چەند پلەی گەرمای زەوی بەرز بێتەوە ئاستی بەرهەمهێنانیش زیاتر دادەبەزێت بە پێی لێکۆڵینەوەیەکی نەتەوەی گرتوەکان کە بۆ بەرنامەی گەشەپێدانی نێودەوڵەتیە پێشبینی دەکرێت لە ئەنجامی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گۆڕانی کەشوهەوا تا ساڵی 2030 ئابووری جیهان زیانی 2 تریلیۆن دۆلاری بەربکەوێت.